لە کەرکووک داعش هێرشی کردە سەر هێزە عراقیەکان و 6 کارمەندی پۆلیسی فیدرالی بریندار. سزادانی ڕۆژنامەنووس ئومێد بەڕۆشکی لەلایەن دادگای دهۆکەوە کاردانەوەی لێکەوتەوە. پارتی کرێکارانی کوردستان ڕایگەیاند لە 2 مانگی ڕابردوودا 238 سەربازی تورکیایان کوشتووە. ساڵتان لێبێت تۆم کاتتان باش هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند گرژی لە نێوان پەکەکە و حکوومەتی هەرێمدایە نەک پارتی و پەکەکە. سەفیندزەیی بابەشی تورکی تۆڕی BBC بەریتانی ڕاگەیاندووە پەکەکە 30 ساڵە لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان جێگیر بوو و خۆشی بە جێگرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەزانێت. باسی لەوەش کردو هێزی پێشمەرگە لە ژێر فەرمانی وەزارەتی پێشمەرگەدایە کە وەزارەتێکی حکوومەتی هەرێمە بۆیە کێشەکە لە نێوان پەکەکە و پارتیدا نییە بەڵکو لە نێوان پەکەکە و حکوومەتی هەرێمی کوردستاندایە. بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەت ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەو گرژیانەی لە ناوچە سنووریەکان دروست بووە پارتی کرێکارانی کوردستان لی بەرپرسە. ماوەی 2 مانگە لە ناوچە سنووریەکانی بادینان گرژی و ئاڵۆزی لە نێوان پارتی و پەکەکە دروست بوو بەو هۆیەشەوە تاوەکو ئێستا 6 پێشمەرگە شەهید بوون. 4 پەرلەمانتاری کورد لە بەغدا ڕایان گەیاند سەپاندنی سزا بەسەر ڕۆژنامەنووس ئومێد بەڕۆشکی بڕیارێکی سیاسیە و دەبێت ئەو ڕۆژنامەنووسە قەرەبوو بکرێتەوە نەک سزا بدرێت. لە ڕاگەیاندراوێکدا هەریەک لە غالب محەممەد، ڕێبوار کەریم، ئەحمەد حاجی ڕەشید و سەرکەوت شەمسەدین بڕیارەکەی دادگای دهۆک بە سیاسی و زاڵمانە دەزانن. لەلایەکی ترەوە ڕێکخراوی داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان ناسراو بە CPJ ڕایگەیاندووە پێویستە دەسەڵاتدارانی کورد ئومێد بەڕۆشکی ئازاد بکەن و تەواوی ئەو تاوانانەشی کە ڕوبەڕووی کراوەتەوە کۆتایی پێبهێنرێت. ئەوەش لە کاتێکدایە دوێنێ دادگای کەتنی دهۆک حکمی ساڵێک و 2 مانگ و سزای دارایی بەسەر ڕۆژنامەنووس ئومێد بەڕۆشکیدا سەپاند کە ناوبراو یەکێکە لەو ڕۆژنامەنووس و چالاکوانانەی ناوچەی بادینان کە ماوەی ساڵێکە دەستگیر کراوە. پارتی کرێکارانی کوردستان ڕایگەیاند لە 2 مانگی ڕابردوودا 238 سەربازی تورکیایان کوشتووە. لە ڕاگەیاندراوێکدا کە میدیاکانی پەکەکە بڵاویان کردوێتەوە ئاماژە بۆ ئەوە کراوە دوای 2 مانگ لە هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچەکانی زاپ و ئافاشین و مەتینە سوپای تورکیا 230 هێرشی زەمینی و ئاسمانی کردوەتە سەر باشووری کوردستان و زیاتر لە 13 جاریش چەکی کیمیایی لە هێرشەکانیدا بەکارهێناوە. پەکەکە دەژڵێت ئێستا تورکیا ڕووبەری 100 کیلۆمەتری لە خاکی هەرێمی کوردستان داگیر کردووە. هاوکات 12 جارگازی ژەهراوی و کیمیاییان بەکارهێناوە. پەکەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە لە هێرشەکاندا 39 گەریلا شەهید بوون. ماوەی 2 مانگە سوپای تورکیا بەچڕی هێرشی کردوەتە سەر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بەتایبەت ئەو ناوچانەی کە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستانی لێیە. ئیدارەی خۆسەری ڕۆژئاوا دەواازەی سنووری نێوان باشوور و ڕۆژئاوای کوردستانی داخست. دەسەڵاتی خۆسەری ڕۆژئاوای کوردستان لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بۆ ئەوە کردووە بە هۆکاری هەندێک ڕێکاری تەکنیکیەوە دەواازەی 3 ماڵکە لە دیوی ڕۆژئاوا داخراوە بەڵام ڕێگە لە فەرمانبەر و کارمەندانی ئاژانسە مرۆیە نێودەوڵەتیەکان ناگیرێت و ئەوان دەتوانن هاتوچۆی خۆیان بکەن. پێشتر بەڕێوەبەرایەتی خۆسەر ئەوەی ئاشکرا کردبوو پارتی لە دیوی هەرێمەوە ڕێگە لە هاتوچۆی هاوڵاتیانی ڕۆژئاوا دەگرێت و کارەکانیان قورس دەکات. ئەوش لە کاتێکدایە پێشتر چەند جارێک بە هۆکاری ئەمنی و سیاسی ئەم دەواازەی نێوان باشوور و ڕۆژئاوای کوردستان داخراوە. لە سنووری قەزای حەویجە لە کەرکووک داعش هێرشی کردە سەر هێزە عراقیەکان و 6 کارمەندی پۆلیسی فیدرالی بریندار بوون. بە گوێرەی ئەو زانیاریانەی تایبەت دەست شارپرێز کەوتون ئەمڕۆ لە سنووری شارۆچکەی حەویجە لە باشووری پارێزگای کەرکووک چەکدارانی داعش هێرشیان کردوتە سەر هێزەکانی پۆلیسی فیدرالی و شەڕ و ڕوبەڕووبوونەوە لە نێوانیاندا ڕوویداوە. هەر بەپێی زانیاریەکان شەڕەکە لە نێوان هەردوو گوندی خەدیجە و سەلاف لە سنووری ناحیەی ڕەشاد ڕوویداوە و چەکدارانی داعش هێزێکی لیوای هەژدەی فیرقەی 5 پۆلیسی فیدرالی عراقیان لە ناوچەکە کردوتە ئامانج و بەو هۆیەشەوە 6 کارمەندی پۆلیسی فیدرالی بریندار بوون. هێرشەکەی ئەمڕۆی داعش بە سێمین هێرشی ئەو گروپە چەکداریە دادەنرێت لە ماوەی 20 ڕۆژی ڕابردوودا کە بەهۆیەوە ژمارەیە قوربانی لێکەوتوەتەوە. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ بێت.